سڵاوتان لەبێت وەم کاتتان باش هەمومان دەزانین شەڕ و کارەسات و جینۆسایدەکان لە هەر شوێن و وڵاتێکدا کە ڕوو دەدەن پڕپڕ دەبن لە چیرۆک و ڕووداوی مێژوویی. ئەو چیرۆکانە دەبنە هەوێنی بەرهەمی ئەدەبی و فیلم و گێڕانەوەی نەوەکانی دواتر. من دەمەوێت چیرۆکی دیلێکی شەڕی ئێران عێراق و قوربانیەکی جینۆسایدی ئەنفالتان بۆ باس بکەم کە ئەگەر لە هەر وڵاتێکی تری دنیا بوایە ئەوە وەک سەربازی نمونەیی و پاڵەوانی وڵات تەماشا دەکرا نەک کە سوکارەکەی بەو شێوەیە لەناو ببرێت. جیاواز لە کاریگەریە دەرونی و جەستەییەکەی ئەنفال یەکێک لە چیرۆکە تراژیدیەکانیشی بۆ جێهێشتوین کە من دەمەوێت بۆتانی بگێڕمەوە. عاسی مستەفا ئەحمەد کە خەڵکی گوندی زینانەی ناحیەی سەنگاو بوو لە 27 سێی ساڵی 1982 لە شەڕی نێوان عێراق و ئێراندا بە دیلی دەکەوێتە دەست سوپای ئێران. لە دوای بەڕێکردنی 8 ساڵ لە زیندانەکانی ئەو وڵاتە دوجار بەڕێککەوتنی هەردوو لە بۆ ئاڵوگۆڕی بەشێک لە دیلەکان ساڵی 1990 عاسی دەگەڕێتەوە عێراق. بەڵام چ گەڕانەوەیەک کە دێتەوە گوندێکی وێران و چۆڵ، ماڵێکی خاپور کراو لە هەمووشی خراپتر ئاوسەر و منداڵەکانی و کەسوکاری ئەنفال کراون. ئەو کە سەربازێکی عێراقی بوو و لە بەرگری لە وڵاتدا بووەتە دیل دەیەوێت سۆراغێکی ئاوسەر و منداڵەکانی بکات. نامەیەک بۆ سەدام حوسێن سەرۆک کۆمار دەنووسێت و داوای ئاشکراکردنی چارەنووسی هاوسەر و منداڵەکانی دەکات. لە دوای 22 ڕۆژ سەرۆکایەتی کۆمار بە ناوی سعدون عەلوان ساڵح و دیوانی سەرۆکایەتی کۆمارەوە بۆی دەنووسن ئاوسەر و منداڵەکانت لە پرۆسەی ئەنفالدا تیاچوون. هەواڵێک کە بەر هەر مرۆڤێک بکەوێت زەحمەتە ببێتەوە کەسەکەی جاران. جا بۆ کەسێکیش کە 8 ساڵی تەمەنی بۆ ئەو دەسەڵاتە کردبێتە دیل و زیندانی زۆر کاریگەرتر و غەمگینترە. واتە عاسی لە دوای جەنگ کە گەڕایەوە نەک باوەشی گەرمی هاوسەر و منداڵەکانی نەبینیەوە، تەنانەت ئێسک و پرووسکەکانیشی نەدۆزینەوە. چیرۆکی عاسی تەنیا چیرۆکێکی تراژیدی ناو ئەنفال و جەنگ نییە. چیرۆکی بێوەفایی دەوڵەت و خەمساردی و بێباکیشە بەرامبەر بەو سەربازەی کە خۆی بۆ خاکێک بەدیل گیرە دوای خۆی منداڵەکانی بە زیندوی بوون بە ژێریەوە. چیرۆکێک کە بێوەفایی و خەمساردی دەسەڵات وەک خۆی دەژێڕێتەوە. چیرۆکی بەردەوامی کورد و مێژووە بریندارەکەیەتی بە ئازار و تلانی ڕۆژگارەوە. عاسی لە دوای 34 ساڵ لە ئازاری ئەو کارەساتە کۆچی دوایی کرد و بە ئازارەوە سەرینایەوە. جیاواز، زۆریش جیاواز لەو چیرۆک و ڕووداوانەی کە لە وڵاتانی دنیادا ڕوو دەدەن. عاسی و چیرۆکەکەی نەبووە هەوێنی ڕێزگرتن لە سەرباز و خزمەتکارانی وڵات و نەکرایە پاڵەوانی نیشتیمانی و نەڕێزیشی لێگیرا. تەنانەت دەوڵەت داوای لێبوردنێکیشی نەکرد. لە کاتێکدا ئەم چیرۆکە لە هەر وڵاتێکی تری دنیادا بوایە عاسی دەکرایە پاڵەوانی نیشتیمانی و فیلم و چیرۆک و بابەتی ئەدەبی وەک شاکاری جیهانی لێ بەرهەم دەهێنرا. لەناو جەنگ و جینۆسایدەکانی کووردا تەنیا عاسی نییە، دەیان و بگرە سەدان چیرۆک و ڕووداو هەن کە دەکرێت ببنە بابەتی ئەدەبی و هونەری و ڕێزی گەورە لە پاڵەوانەکانیان بنرێت. بەشێکن لە مێژووی ئەم وڵاتە و دەبێت لە ڕێگەی بە فیلمکردنی چیرۆکەکانیانەوە بە زیندوی بمێننەوە.